ئایندەی دەسەڵاتی هەرێم لە پەراوێزی بەرپرسکردنەوەی ئازادی و سزادانی چالاکان و ڕۆژنامەنووسان. مامەڵەی دەسەڵاتی هەولێر لەگەڵ کەیسی ڕۆژنامەنووسانی بادینان چنی گەرانیەکی لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دروست کردووە. بۆچی ئەمریکا لەسەر هیچ ئاسێک هەڵوێستی فەرمی نەبووە؟ ئایا ئەمریکا هیچ نیگەرانیەکی دەربڕیوە؟ مامەڵەی خراپی دەسەڵاتی هەرێم لەگەڵ ئازادیەکان دووچاری تووڕەیی ئیدارەکەی بایدنیان دەکاتەوە. دەستپێکی کابینەی نوێم ئەگەرچی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی کردە دروشتمی سەرەکی خۆی، بەڵام هەروەک پێشبینی دەکرا کابینەکە ئەرکە سەرەکیەکەی خۆی کردە ڕوبەڕووبوونەوەی دەنگە ئازادەکان و چالاکان و ڕۆژنامەنووسان. کەیسی دەستگیرکراوانی بادینانیش بووە سمبولی ئەو ڕاستیە و زیاتر لە 5 مانگ دەبێت زیاد لە 50 چالاکی مەدەنی و ڕۆژنامەنووسی دهۆک بە پاساوی جیاجیا و لاواز زیندانی کراون و بەشێکیان سزایان بۆ بڕاوەتەوە. شارەزایانی بواری دیپلۆماسی پێیان وایە کەیسی سزادانی ئەو 5 ڕۆژنامەنووس و چالاکە بۆتە خاڵێکی ڕەش بەسەر هەرێمی کوردستانەوە لەلایەن بەریتانیا و ئەمریکا و فەڕەنسا کە سێ وڵاتی کاریگەرن و پێگەی گەورەیان لەسەر ئاستی نێودەوڵەتی هەیە. لەو چوارچێوەیە نێردەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕاگەیاندراوێک جەختی لەوە کردەوە چاودێری دادگاییکردنی ڕۆژنامەنووسان و چالاکوانانی هەرێمیان کردووە و داوا دەکەن ڕێز لە ئازادی ڕادەربڕین بگیرێت. سەرچاوەیەکی دیپلۆماسی لەبارەی ئەوەی بۆچی پەیامی ئەمریکا لەبارەی سزادانی چالاکان و ڕۆژنامەنووسانی دهۆک لە ڕێگەی باڵیۆزخانەکەی لە بەغدا زۆر تون نەبووە. ئەستاندەری ڕاگەیاند بەهۆی ئەو هێرشە موشەکیەی کە کرایە سەر هەولێر کە هاوکات بوو لەگەڵ سزادانی ئەو چالاکانە. وتیشی لەسەر ئاستی باڵا پەیوەندی بە بەرپرسانی هەرێمی کوردستانەوە کراوە و نیگەرانی ئەمریکا بە ڕاشکاوی بە هەرێم گەیشتووە. سەرچاوەکە پێیوا بوو بەیاننامەکەی سەرۆکی هەرێمیش لەژێر کاریگەری ئەو ڕخنانە نووسراوە کە ئاڕاستەی هەرێم کراوە. چاودێرانی سیاسی پێیان وایە سیاسەتی دەرەوەی جۆ بایدن سەرۆکی تازاڵبژێردراوی ئەمریکا یەکێک لە پایەکانی دیموکراسی و مافی مرۆڤە. بۆیە دوای دەستبەکاربوونی ئیدارەی بایدن دوای 3 ساڵ لە زیندانیکردنی کچە چالاکوانی سعودی لە جین هەدلول بە فشاری ئەمریکا لەلایەن بنەماڵەی ئال سعود ئازاد کرا. لە پاڵەوەش کار بۆ ئاشکراکردنی راپۆرتەکانی CIA دەکرێت لەبارەی کوشتنی ڕۆژنامەنووس جەمال خاشقچی کە لە سەردەمی ئیدارەی ترامپ راپۆرتەکان شاردراونەتەوە. بۆیە بە بڕوای چاودێران فشارەکان لەبارەی ئازادی ڕادەربڕین لە سەردەمی بایدن بۆ سەر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر دەبێت. ئەو چوارچێوەیەش چاوەڕێ دەکرێت بۆ سەردەسەڵاتی هەرێمیش زیاتر بێت بەهۆی زۆری پێشێرکاریەکان. لە ماوەی ڕابردووش بەرپرسانی ئەمریکا لە پەیوەندی و سەردانەکانیان بۆ لای بەرپرسانی هەرێم زۆر جەختیان لەسەر ئازادی ڕۆژنامەوانی و مەدەنی کردووەتەوە. بۆیە دوای پەیوەندیە تەلەفۆنیەکەی مایک پۆمپیۆ لەگەڵ مەسرور بارزانی ڕێگادرا کە سوکاری دەستگیرکراوانی بادینان سەردانی زیندان بکەن بۆ بینینی دەستگیرکراوەکانیان و پارێزەریان بۆ بگرن. چاودێران پێیان وایە ئەگەر دەسەڵاتی هەولێر نەچێتە ژێرباری داواکاریەکانی ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی پێچەوانەی سیاسەتی ئێستای ئیدارەکەی بایدن بجوڵێتەوە دووچاری پەراوێستخستن و سزادان دەبێتەوە.